بەپێی پرۆژەیەکی نێوان دەستگای گشتی پاکردنەوەی مین لە هەرێمی کوردستان و وڵاتی یابان سەرکۆنسۆڵی ئەو وڵاتە سەردانی دەستگای پاکردنەوەی مینی کرد لە سۆران و بە بڕی 1 ملیار دینار پێداویستی پاکردنەوەی مینی گەیاندا ئەو دەستگایە. ئەم هاوکاریە بەڕاستی بەپێی ئەو پلانی کە ئێمە ڕێکەوتین لەگەڵ حکوومەتی یابانی بەکارهێنرێت لە پاکردنەوەی 11 کێڵگەمین کە چواری ئەکێتە پارێزگای هەولێر، چواری ئەکێتە پارێزگای سلێمانی، دووش لە پارێزگای دهۆک، یەکێکیش لە پارێزگای لە ئیداری گەرمیانە کە ڕوبەری ئەم 11 کێڵگەمینە نزیک بە 400,000 متر دووجایە و تا ئێستا لە 150 پرۆژەکە تەواو بوو لە ئایندەیەکی نزیکە هەوڵ دەدەین کە ئەو 150 کەماوە دابینی کەین. سەرکۆنسۆڵی وڵاتی یابانیش وتی بەردەوام دەبین لە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە و بەدواچوون دەکەین بۆ سەرخستنی کارەکانمان. ئێمە بەردەوامین لە جێبەجێکردنی ئەو پرۆژەین هەروە لە ڕاوێژیش داین، بەڵام ئەوەی ئێستا هەیە ئێمە بەس متابعە دەکەین بە دوواداچوون دەکەین و بۆ سەرخستنی کارەکان. لای خۆشەوە بەڕێوەبەری گشتی کاروباری مین بۆ گەلی کوردستان وتی لە ئەم ساڵدا لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 400,000 متر دووجا زەوی لە مین پاک کراونەتەوە و 8 کەسیش بوونەتە قوربانی. ئێمە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین هەولێر بۆ ئەم ساڵ لە سەروی 400,000 مترمان 400,000 متری دووجامان لە سنووری پارێزگای هەولێر پاکردەوە لە ناوچەمی ڕێژکراوەکان زیاتر لە 7 چێلگەشمان پاکردەوە، 4 خولی ڕاهێنانمان کردووە. ئێمڕۆ لە پرۆژەیەشی تایبەت نمایشی ئەو کەلوپەلانەمان کرد کە وەکو نمونە وەرمان گرتووە بۆ پاکردنەوەی چەند چێلگەمینێک لە سنووری پارێزگای هەولێر. ئاماری ئەمسار قوربانیەکان تەبەن تا ئێستا لە سنووری پارێزگای هەولێر 8 کەس بوویتە قوربانی، 4 گیانی لەدەستداوە، 4یشان بوونەتە پەکەوتە. هەر لە سەردەمی ڕژێمی بەحسەوە لە زۆربەی ناوچە جیاوازەکانی کوردستان بەهۆی ململانەی سیاسی و شەڕ و وێرانکاریەوە زۆرێک لە دەشت و چێوەکان مین ڕێژ کراون، بەو هۆیشەوە سەدان هاوڵاتی بوونەتە قوربانی و یان کەم ئەندام بوونە. هەرچەندە دەستگایەکانی مین ساڵانێکە سەرقاڵی پاکردنەوەی ئەو دەشت و چێوانن، بەڵام ئێستاشی لەگەڵدا بێ نەتواندراوە بە تەواوی ئەو چێلگانە لە مین پاک بکرێنەوە و لەو نێوەشدا هاوڵاتیان قوربانی یەکەمی ئەو کارە ساتن. بەختیار ئەکۆیی گەلی کوردستان، سۆران.